خب وقتان وخير خلق كردوار ومجوارم لهركوي هن ساقو سلامتون اما لنيوان شريكي حملاياناي چرو پراين اما پشت بإرادة انقلابي وپشت بإيمان كردانه وآخيزيمان لميدان ام قشت كمتيار سركوين دولة إيراني روخياغ وإيما قرك معنا باسه شرايط بوشائية دسالات بكين چون استوين ناو الشر جيرانوا ودارشتنوا اشي بزانين دقيقا لكام قوناغ ميجوية وجود مانهز كارقليك التي سالان رابردو لجير دروس كردنا چونيتي بيرو كردنوا بو خلق ايما دروس كرديا دقيقا بو ساعة وقت آوا كاريان لسر كردبو ككرد لحساستنين شرككان ميجوية خويا حيج نكا ودروي براويس كوي وباز نكوي ونتواني حيج كرديكي دروستي لي بيتدرو بلام إما أم ورق معنا حلقراندو ومن استباسيك أقم لشتيك إما بي إيجين بوشاية دسالات بوشاية دسالات إشي هدف هر كسيك بويت كجركيسي لنيوان فرمان دهان وفرمان بران ولا أمر فرمان برداريا ترازان دروسكا تا أمر سياسي بخلقه تا شكوفائي بخلقه تا نوي آوري بخلقه وتا إنسان جديد ببروز بقى يعني دركوي خلق استا ظهوري هاس بروزي نية بو اما من مجبورم بتان قرن او بقرن موسر دمشتك وابي ايجن آلو غور كاريه رجيم الشاهنشاهي والتسليم كردن دا صلاة بدس خميني تا اما تبغين ساعة وقته بوشائية دا صلاة والكويا بزانن هر کسی بگویره خوی بوشایی دسالات لشتیکا اوینه لپیگه کدانشتگه مثلا کسی گرکی دزیب که بوشایی دسالات وقتی که پولیس لشقا مکانه نوینید وقتی که برق سراسری و کاربای سراسری قطوی کسی گرکی سی طولب کاتو لجیر ناو بشیو که طوله لخلقی بکاتو اما هابا شوين بشيوكيكا و هيزا امني و دامو دزگاي حكومتي و كاميراي شاراو و كاميراي ديارو حكي نتوانيت ام درفتيك او اتوانيت جنايت بكاتو لي قتار بويت لي بسينيتو بلا بو كسايتيكي شورشكير وا گريكيسي دنياي كي تربخو الخيني ساعة وقت دا صلاة والكوي ساعة وقت بوشاية دا صلاة والكوي اما او برسيارة سرطايسة وهر جريانة سياسية كادعاي اكا جريانة سياسية خبات اكا وشورش اكا بجي قسي حلق وبلق بجي جيرانو تكرار كردنوي بيروكي بيرمندان غربي لپشت السواد نشاندان استم مهنية خوي در خستايا وبيوتايا كبتشي ايجيت بوشاية دا صلاة بو اويك لما تيبقين براين ماجي برسيارة كاد لآيزيا برلين چه برسيارة فلسفية آيزيا برلين ايجي بو ولام دانويم برسيارة تو ايش من سرطابة تو بيجم چه برسيارة فلسفينية بو تيجيشتن لم بابتك من اي كمو ايش السرطان هركسيك كإدعاءك على مملكته ولم سرزمين إيما شورش جيران برسياري ليبكي ساعة وقت بوشائية دسالات تو بچي إجيد وإستأجر ساعة وقت بوشائية دسالات بي چي أكي مثلا كابرا فوق يجي من رقم لبازدار أروم بازداري يكوجم يجي من رقم لآخونا أروم آخوني يكوجم اما تمامية كار كسيك كبخوي ايجيت شورش جير
وتعبيري لساته وقت بوشاية دسالات چیه او سك او اتوانيت كاريك تايست نيكردگه بيكات او كارا تايست او نيكردگه گركي بيكات چیه گركي شقيبه لا اخوني گركي بسيج سر كولانا كان بسوتيني تولك رابو دركوي ام كابراك 40 ساله بخوي ايجي حزب حوت روج حفته 24 ساعت پاري بلاش اخوات يك لحظه بيدي نكردگسو لخلقاندن وها درفتك وبزاني حنقا وكان برتري چيه وإشي تشيبكا وأقرو بروي وها درفتي بويد تشيبكات سؤال قورا أمسك بوشاية دسالات صالة 1357 كي لرجيم الشهاد روزبو كي لرجيم الشهاد روزبو بخاطري أما تيبقين من شيروكي كي أديان إبراهيمي تان بو بيجم قشتتان بيستكتانا اجن إبراهيم پیغمبر لشعر اورا وقتی گرکیو دجبه بوت پرستی بوسته روژه که خلق اور چوبونه سیران شار چول بو چوه بوت کده گوره لوی دای لحرشی بتشکاندی تورکی نیا مل بت گوره خلق گراوه تماشان كر حتشي بوتش كياغا تور والا مل بوتا قورا إبراهيم يانقرت إبراهيم وتي كرم مريم النوقم برن لبوتا قورا برسن خلقك وتي بوت خو جاني نيا تشوزاني وتي دي اگر جاني نيا چون ايوه كردكتانا بخداي خوتانو اگر ناتواني شهادت بدا چون كردكتانا بخواي خوتان ام چیروک ساده درسێکی گەورەی واتیە سوال گەورە ئەمەسە ئیبراهیم تەنیا یەک نەفەر بوو خەڵکی شار ئور متحد بوو ئیبراهیم بۆ بوتپەرستێکی نەکوشت بۆ حاکمی شاری نەکوشت بۆ پادشای نەکوشت تێرۆری نەکرد بۆ ئیبراهیم چوو بوتەکانی ڕۆخاند و هەرچی بوتە نەی ڕۆخاند دانەیەکی هێشتەوە ئەمە سوالە ئیبراهیم چی تەشخیصدا بوو کە پێی وابوو کوشتنە پادشاه ئور گرنگتر نییە لەم کارەی کە ئیکا ئیبراهیم ئەوەی تەشخیصدا بوو کە هێزە ئەم خەڵکە لە چیرۆکە هاوبەشێکە لە بوتپەرستیە بۆ خاتری ئەوەی کە هێزە ئەم خەڵکە لە مقاومەتە بەرامبەر خۆی بشکێنێت ئیشە چیرۆکە ئەمان بشکێنێت کە چیرۆکەکەیان بشکێت ئەو جار ئەم چیرۆکێکی تازەتری هەست ئەوان چیرۆکی تریان نییە نە ئەبوایە هەرچی بوتە بیشکێنێ هەرچی بوتە بیشکاندایە کابرای ئەحمەقێک بوو ئەیان گرت و ئەیان کوشت ئەو دەبوایە چیرۆکەکە بۆ خەڵکەکە بشکێنێت چون هێزە خەڵکەکە دەسەڵاتە خەڵکەکە چیرۆکە هاوبەشێک بوو کە باوەڕیان پێکردەوە و ئیبراهیم ئەو چیرۆکەی شکاند پرسیار دەسەڵاتە ئێرانی وا لەکوێ کە ئێمە ئێژین ڕۆخیا سوپای پاسداران ارتش جمهوری اسلامی ایران دستگاه وزارت اطلاعات حفاظت اطلاعات سپا بانککان بانک مرکزی ایران جهاد سازندگی بنیاد مستضعفان نه دەسەڵات ایران والە چیرۆکەکەیە ئەوەی کە بخۆی پێناسە ئەکا ئەوەی وا ئێژێت و ئەستۆم گرتگە و ئەیوە مەبەرەوە بۆ خاترێەوەی لەمە تێبگەین ساڵە 1357 شا بۆشایی دەسەڵاتێکی دروست کرد بەڵام هەر ئەو وەختە کەسانێک بوون لە ژێرە ناوە چریکهای فەدایی حزب توودە مجاهدینە خەلق و پاشان جەریاناتێ بە ناوە جەریاناتە
نووسراوە بە کورد. ئەمانە دوای 22 بەهمەنی 57 کە دانە دانە کلکیان گرتن و فرایاندانە دەرۆ وتیان ئێمە ئینقلابمان کرد مەلا دزی. ئەمە لە ئەوجە تێگەیشتووی شۆڕشگێڕیان بوو. بەڵام ئەمانە هیچ کامیان نەیانزانی ساتە وەختە بۆشایی دەسەڵات کامەسە. بۆیە گشتی تا 22 بەهمەنە 57 هیچ نەبوو. 22 بەهمەنە 57 ئەرتەشە شا کە تەسلیم بوو ئەوەی ڕاوڕووتکەر بوو چوو پەلامارە ڕاوڕووتیدا. 24 بەهمەنە 57 پادگانە مەهاباد تاڵان کردیا. کارێک کە من ئێژم تۆ نازانی سوحای چی پێیەکەی. جریانە بەناو کۆوەڵە ئیدعاکە 26 ڕێبەندانە 1357 4 ڕۆژ لە تەسلیمبوونە ئەرتش گوزەشتەگە بە کوژیانە حەمە حسەینە کەریمی ئیدعاکە ئێمە ئاشکارا و عەلەنی بووین. شار ڕۆخاوە، سەلتەنەت ڕۆخاوە، بۆشاییە دەسەڵات زەق دیارە، ئیتر دیارە. 4 ڕۆژ دوای ئەمە لە گرتنە کەڵانتەریە بوو و دەستهاوردن دەمانچەیە نەفەرێک ئەکوژرێت و ئەمانە ئیعلامە مەوجودیەتەکە. من مەبەستم ئەمە نییە کە بە حەمە حسەینە کەریمی تەعەڕوزێ بکەم، نە، مەبەستم خوێندنەوە و ئیدعای مبارز بوون و ئینقلابی بوونە. خۆ ئەمانەی کە پێیان وابوو دەربێحترین حاڵەت جوزوەیەکی ئەحمەدە پوریایان خوێنگەسۆ، بیژەنە جەزەنیان خوێندەگەسۆ، جزوەیەکی مجاهدینە خەڵقیان خوێندەگەسۆ و فرە باسەوادن لە دەریچەیە لە نین و دنیا ئەوێنن ئەسڵی نانەزانی بۆ چی مبارزەکەن. فکریانە کرد مبارزە نەقڵە قەوڵکردنە لە چی گووارە. فکریانە کرد مبارزە و خەباتکردن فقط زرمەی فیشەکە. بەڵام ئەو کەسەی وا خەریک بوو دەموچاوە دەوڵەتە شای ئەگۆڕی ئەیزانی خەریکە چیەکات. ساتە وەختە بۆشایی دەسەڵاتە شا پەیمانە حەیدەری بۆ ئەوەڵین بار لە تاریخ ئێرانە پێتانێژێت. هیچ متەفەکر ئێرانیەک نەیوتکە، هیچ شۆڕژگێڕ ئێرانیەک نایژێتی، نایژێتی ساتە وەختە بۆشایی دەسەڵات کامەسە. شام پاییزە ساڵە 1357 بردیانە ناو تەلەڤیزیۆنە ملیە ئێران. دانەیەک بەیاننامەیان دادەسیوە بە زیندوو خوێندیەوە. شا لەو بەیاننامە وایەژێت: من حافظ سلطنت مشروطه که موهبتی است الهی که از طرف ملت به پادشاه تفویض شده است. شاه اشاره اکد به متمم قانون مشروطه ما به اصل 35 به که سلطنت هدیتی که الهیه که للایان خلق و دراو بشاه دروجکا استالین و روزولت و چرچیل ام حمر زانین یاسر دەسەڵات. چونە وەختە تاران گیریا و باوکی استقالەی کرد ئەمیان یاجێگەی خەڵک پێی نەدابوو. بازم شا لەگرا ئێژێت خۆی ئاعترافەکە کە سەلتەنەت خوا پێی نەداگە، خەڵک پێیداگە، ئەمانەتە. تفویض شده هستم و آنچه را که شما برای به دست آوردنش قربانی داده اید و او شتی که ایوه بو به دست آوردنی قربانی تنداوه یعنی حکومت قانون منظوری امسه یعنی ام قانون اساسیه که ایوه بگویره او دسالتان من داگه تضمین میکنم زمانت اکم که حکومت ایران در آینده شایسته شای ایرانه خەریکە حکوومەتەکە بەڵام ئێژێ دەسەڵاتە ئێران لە داهاتوو یعنی ئەم دەسەڵاتەها بەر ئەساسە قانون ئەساسی یعنی تەتابقی بوێت لەسەر دەستور بڕواتە ڕێوە.
عدالت اجتماعی و اراده ملی و بدور از استبداد و ظلم و فساد خواهد بود. عدالت اجتماعی و اراده ملی و دور لاستبداد و ظلم و فساد ابد كي إيران دهاتو شالك را خوي قريك يبكاته رهبر انقلاب خوي أول دفعة بي إيجي انقلاب حجك بينا إيجي انقلاب خوي إيجي انقلاب بايزة 57 استيجي چي إيجي أم حكومتي تا است من پادشاهمی حكومت فاسديك خيانتي لأمانت كردگه نایاساییه فسادی کردگه وابسته بوگه ظلم بوگه لمو بدوا قوتان بيدم ناوي شابه ما چی کرد؟ بما چیرو که تا استهیه ده صلاة خوی شکاند باطلی کردو تو شا استه وقتی ام اعتراف لتلویزیونکات امریکا تواني پتملی بگلی بیواتنا و مجلس شورای ملی لوی نمایندگان رأی بخلع شابن بو لبروي خيانتي كرقل لأمانتها حج كسواء ادعاءك شو رشكير بو قال زمانش ها امين نفهمي تينقي چون سواكي ادي ارتشي ادي سواكي ادي ارتشي ادي بلام امريكا كخميني هاورد بو وقركي بو روالة الشعب قوريت دس بجي دواي امنامه كبوشائية دا صلاة دروز بو چيروك شكيا چيروك تركي هلقرز وكو كاريك إبراهيم كردين استا اويك مبستي بو ام بوشائية دروز كار سوار بر ام بوشائية ها بشوين دروز كردنه دمامك الجديد چيروك الجديد والرواية الجديد حوادث يك لدواي يكتي قسكان خميني تبديل بترم ياساي اوي چون شالقرا بزوان ياسا قساكا والنشان ادا وبهانه ادا تدسو كنا ياساي رفتاري كردقه ونا ياساي دي يعني مانجي يك زوسانه 1357 جنرال حايزرتيت وبشاء جي ايران جيبيلا شا شوراي سلطنت دروزكا دست بجي خميني دو روج دواتر شوراي انقلاب دروزكا خميني تهراني رئيس شوراي انقلاب اكيشنا باريس بوي شرطي بو داعنيت كا بو ديدار لقل خميني اشي اعلام كا شوراي سلطنت ناياساية والرئيس شوراي سلطنت كاستان مجمعيك لجي قروان ودس نشاندگان تات بوشاي شابركاتو توسط خود رئيس شورای سلطنت باطل كري خميني لطريق شورای سلطنت شورای انقلاب لكات الدولة باختياره قانونية دولة موقت دانيت دوانزي بهمنه 1357 شريك فدائي أحمق مجاهدين خلق أحمق تمام أو دروزناني وحيج كاربون لبارادايم شيفت 57 ويسياون وديار بسدوي بهمن ارتش إعلام بترفيبك تا أمان برون هيز الراو رود كرو دلت زو أمانة بقرن مسلحي كان ديش تا نانتواني لأصلحك كالكور بقرن بونا انتواني لأصلحك كالكور بقرن چون أو ساعة وقتك بوشاية دا صلاة بو أمان تشخيصي الندا كإيشي بزانن لدواي أم بوشاية أم فراغك موجودة تو خليكي هيكل الدولة الجديد أتاشي هيكل الدولة الجديد أتاشي تو بوشاية دا صلاة بو أوقرك وقتك شكست هاتك بشتي واتا استبوغا وإستا هيكل متعفن بوغني وأو كاتي قرك تا بتواني كارش بخا بيست بخا جمهورية إسلامي تو جمهورية إسلامي بم نمايش جنگه تو آرماني نما باوري نما ولات باريزي نما شيعقري نما إيدئولوجي نبوغي دركود هز نبوغي دركود
ولا كنار أما لعلي خامنەی تا ژنەکەی تا بچووکترین ئەندامە ئەمنیەتیە دەوڵەتە ئێرانی ئیستەوا لە ژێرە پرسیارە گەورەی جاسووسە ئیسرائیل بوونە گشتیان جاسووسە موساد ئالەگراسەکە ڕەوایەت شکستی خواردگە ئەمە بۆشایە دەسەڵاتە بۆ کێ بۆ ئەوەی وا ئەزانێت دەسەڵات چییە شەڕ چۆن ئەکا دەسەڵات چۆن ئەگەڕێنێتەوە بۆ خەڵکی ئەزانێ ئەم ساتە وەختە ساتە وەختە شەڕە دەم و چاوە جەدیدە دەوڵەتە ئێرانە بۆیە ئەم بازیە ئیسرائیل و ئەمریکا و ئاگر بەس و ترامپ هەر ڕۆژێ قسەیەکەکا و بنیامین نەتانیاهو قسەیەکەکا و پزیشکیان دیوە کە ئیدعاکە ئیسرائیل ویستی منیش بکوژێت ئەڕواتە کە تاکل کارلسۆنا قسەکە وەکو شتێ زۆر شکارە مهمێکی کردەگە یەکێک ئێژێ بڕۆین لەگەڵ ئەمریکا ڕێکەوین و یەکێک ئێژێ ئێمە وڵات پارێز بوون و یەکێک ئێژێ بەرەو دموکراسی بڕۆین و یەکێک ئێژێ جەنگمان نەگەرەکە و یەکێک ئێژێ عەلیە خامنەئی نەماگە ئەم بیگرە و بەریمەدە خەریکە سازان ڕێکەوتن بەشک و لەم قەیرانەی کە تووشی بووگن بەگشتیانەوە بێنە دەرەوە ئێستا شەڕ عەسڵیە کەس لەم ساعەتە تا هەفتەگە لە داهاتوو ئەمانە خەریکە پەیکەرتەراشین لە شەرعیەت پێدانە بە دەسەڵات جەدیدێ کە دەری تێرن و خەلاسیەک لە 57 جمهوری ئیسلامی بووگیانە بەڵام لە ژێرە ناوە اختلافاتە دەرونی دەستیان و خوێنە یەکتری چووگە ئەمە زاهرەن ئێمە نایەڵێن حەل بوێ ئێستان بۆشایە دەسەڵاتەوە چ دەردی ئێمەخوا ئێمە خۆمان ئەم بۆشایە دەسەڵاتمانە دروست کردگە کێشەی ئێمەش ئەمە نیە جمهوری ئیسلامی بڕۆخێنین جمهوری ئیسلامی ڕۆخیاگەتەوە بوو کێشەی ئێمە ئەمەسە نەیەڵین لە تاران بزانە شۆرای سەلتەنەتیان دروست کرد شۆرای ئینقلابی دروست کرد دەوڵەتە موقەتی لە بەرامبەر دەوڵەتە بەختیارە دروست کرد ئێمە شۆرای ئینقلابمان پێ دروست ناکرێ بەڵام یەک کارەتوانین بکەین لە ئیستەوە نایەڵین لە ژێرە ناوە پرۆپاگاندا و ئافیەت تەڵەبی و سەرکەوتنە ملەتە ئێران و سیاسەتمەدارانە ژیرە بەبیرە ئێرانی لە نەفرەتکردنە لە عەلیە خامنەئی یا ئەحیانەن جناحێکی تر یا نەفرەتکردنە لە چیرۆکە جمهوری ئیسلامی لە قەبارەی ژاندارک و منجیا تەبریک بە خۆیان بێژن کە دەوڵەت جەدیدە ئێراندانین ئەم ڕەوایەتە قبوڵ نییە ئێمە هیچ دەوڵەتێکی دەست کرد بە دەسە هیچ خائنێکی بێلیاقەت نادێنتەوە بوو نە خاندانە پەهلەوی نە ناسیۆنالیزمە ئێرانی ئاریایی نە ناسیۆنالیزمە شیعەگەریە سەفەوی لیاقەتە حکوومەتیان لەسەرم سەرزەمینە نییە نێسیان ئەمانە گشتیان جاسووس وڵات فرۆش نۆکەرە ئەجنەبین لەگەڵ ئەو ئیدعایشە بەناوە ئێرانیەتە ئەیکەن وەکو ملیگەرایی و نەتەوەی بوو ناخوێنێتەوە بە هیچ شێوەیەک هیچ دەوڵەتێ لە تاران تەحمل ناکرێ هیچ گوزارێ قبول ناکرێ هیچ شێوازێ لە دەرخستن بە عینوانە دەستکەوتە مەردم و سەرکەوتن قبول ناکرێ ئەم ئەستراتیژی ئەوڵە ئێمەس ئێمە ئەگەر ناتوانین شۆرایە ئینقلاب دابنین ئیجازەیە تەثبیتە دەسەڵاتە درۆزنانەیە خائنانەیە مشتێ موساتی و جاسووسە موساد بە ئیلتجای ناسیۆنالیزمە ئاریایی گەرا لە ژێرە ناوە تەوسعە و نەجاتە مەردمە ئێران و جامعەیە مەدەنیە قەهرەمانە ئێران قبول ناکرێ ئێمە ژێرەباری ناچین ئێمە لە سنە و لە کرماشان و لە هەمەدان چەکمان بەدەست بێت ناچینە ژێرەبارە دەوڵەتە دەستنشاندەیە مشتێ نامتەعەلقە جاسووسە موسات و ئەمریکا تا لە قاڵبە وڵات پارێز و ناسیۆنالیزمە ئێرانیە نەبووگا ئەم لیستە حاکمیەتە کە فیکسیان کردگە تەغیرە دەمامەکی بن ئەمە ئەوەڵین ئەستراتیژیە کوردانە لە ئەستاندنەوەی دەسەڵات و گەڕاندنەوەی دەسەڵات بۆ کوردان و بۆ خەڵکە واقعیە ئەم سەرزەمینە هەرچی درۆزنە بە کەرێگیریاگە
هاوردەی هندی یەهودی فارسیە هەرچی بە کرێگیریاگە قەرەچ کاوڵیە هەرچی ئەرمەنی گورجیە وا هاتکەسە ناوە ئەم کۆمەڵگای ئێمە و جەددە سێوەمی دیار نییە چ کارەوگە ئەستە لە ژێرە نۆکەران بە عینوانە وڵات پارێزەرانە ئێران ناتوانێت 57 تکرار کاتۆ لەم مەیدانە من مەوجودم کوردان مەوجودن ئاخێزیان مەوجودن پس ئێوە دیتان ئەم سەروبەندە شەڕە ئەسڵیە ئێمە لە داڕشتنەوەی دەوڵەتە هەڵشکیاک سیاسەتمەدارانە دەجالە جاسووسە بێدایک و باوکە ئێرانی تا شەهریوەرە 20 تکرار نەوێتۆ شەهریوەرە 1320 ڕزاخانە هەڵشکیاگە تێهەڵدریاگە نۆکەرە دەسە ئەجنەبی بە ئەرتش درۆزنانەیە ئاریاییە درۆزنی مشتێ سیکە هەندی سوارە ملی بوون تەسلیم بوو حەمەڕەزای کوڕی وا وڵاتەکەیان لە ژێرە قاچە سەرباز ڕووس و ئستالین و ڕۆزڤێلت و چەرچیل بوو و ئەمە ئستالین بوو قبوڵی کرد حەمەڕەزا بێتۆ پادشاه خۆی دەست نیشاندەیە دەسە ئستالین بوو لێودوا بە حیزبە توودە وتی ئستالینی وابەستەوە شەوروی و دانە دانە توودەیەکان و چەپەکانی کوشت خۆی دەستکردە ئستالین بوو خۆی باوکە بێشەرەفەکەی ناسیۆنالیزمە نەبووگەکەی تو لە بەچکە حیزە بێ بنەما سوارە ملە ئەو مەردمە بوو 1320 تکرار ناوێتەوە 57 تکرار ناوێتەوە ئێمە وەکو ئاو فاسدانە بەناوە حیزب کوردی نەوێ سیاگین بۆ شایە دەسەڵات پازدار نەوێ بڕۆین ئەسلحە بدزین و کلاشینکۆف تۆ ئەگەر متەجاوزە بە خەڵکی نەوی بیرت نەکردوێتۆ تەجاوز بکەیتۆ کەنیشکەکانە مەهاباد ئەسلحەیە کلاشینکۆفت وە دەردە حیچێ ناخوا تۆ بۆ فکرەکەی لە کلاشینکۆف تەقاندن لە گشکە زیرەکتری ئەوەی ئەقلی نەوێ کلاشینکۆفیش ناتوانێت بتەقێنێ تۆ هەنووز تەشخیصە نەداگە ساتە وەختە ترازان وا لەکوێ دەمە بووگەسەر تەڵی تەقیاک هیچێکە نییە تۆ لە دەروون تا بە هەرچی مەشغوڵوی لە بیرون تا دەریەخی تۆ بۆ پێت وایە ساتە وەختە ترازانە وەختەسە ئیسرائیل پێت دەژێ بڕۆ ئەو دیو بڕۆیتە ئەو دیو چی بکەی بڕۆی چەک بخەیتە ملێ وەکو پارتی و یەکێتی تعدا و تەجاوز وە و خەڵکە بکەی بعد لە تاران دۆڕیا بیت تۆ کاورە لە تارانە بەچکە یەهودی جاسووسە ئیسرائیل گەرە کەسی لە ڕواڵەتێکی تر دەوڵەت دابنێتەوە بێتۆ ساحێوە ئێران تۆ وایتە فکر ئەوە وە کلاشینکۆف ڕۆیتە ناوە شارە سنە ڕاوڕوت بکەی و دزی بکەی و دەست بگری بەسەر فەرمانداریە تاوەکو پارتی و یەکێتی پێبێت تۆ ئالێگراسە ئەفەهمی کە کاورە ئەسڵەن تعبیرێکی لە سیاسەت و لە دەرک نییە نافەهمێ من کە نەیەڵم ئەوان لە تارانە لە ڕواڵەتە منجی و فریاڕەسە ئێران ئەم لیستە حکوومەتەوە بەستگیانە و ئیجازە لادەن کەس بڕاتە ناوی مستەقر بێ و ئیدامە پێیاکات بە هەموو دەسێکمەوە وامە ناوە جبهەیە گێڕانەوەیە ڕواڵەت جدیدە ئێرانە یەک نەفەر لە ڕۆژنامەوان لە قەڵەم بەدەست لە کارشناس ئەوانەی لە چوارچێوەیە حاکمیەتە ئێران خۆیان بە تەبەقەیە حاکمە و شایستە سالارانە حکوومەتکردن ئەزانن ئەزدەم جاسووسە ئیسرائیلن چە سەلتەنەت تەڵەبی چ شیعەیە ئێرانی گشتی جاسووسە ئیسرائیلە گشتی سەربازە ئیسرائیلە ئەجنەبیە کوڕە ئەجنەبین لەم مەملەکەتە یەک نەفەر لەمانە یەک جاری تر لەسەر کورسیە ڕیاسەت دانانیشێت من نایەڵم ئاخێزیان نایەڵن کەواتە کە نایەڵین و مەشروعیەتیان پێنادەین تەمامە جەنگە ئێمە ئیستە لە نەهێشتنە هیچ گێڕانەوەیەکە بۆ هیچ دەمامە گۆڕانێک و ئێوە لە هەفتەگە لە ئایەندە وردە وردە ئەم تەسویرتانە بۆ زەلالەوێ کێوە بەرە قەزایا کەوت کێ ئێمە کێ خوێندیوە ئێمە هەر ئێمە قسەمان واوە
ها بەدەسەوە هەر ئێمە جڵەوە ئەم شۆڕشە کوردانەواوە دەسمانەوە هەر ئێمە بەر لە گشت کەسی حرەکەتمان کردگە تەمامە سەرانە جمهوریە ئیسلامی لیستە فیکسە حاکمیەت وەکو سەگ لە ئاخێزیان و لە کوردان ئەترسن چون ئەسڵەن ئەم بازیە ئێمە دروستمان کرد یەک نەفەر لەم ئێرانیانە نازانێت ساتە وەختە بۆشایی یعنی چی نازانێت هیچ کامیان نازانن حتا من نێژمی نازانن بۆیە من بەر لە گشتیان حرەکەتم کرد سابتم کرد کێ خاوەنە ئەم مەملەکەتە سەر سابتم کرد نایەڵم هیچ ئەجنەبیە لە تاران دانیشێت سابتم کرد هیچ سەرباز و نۆکەر و جاسووسێک لە ژێرە ناوە تەوسعە و ملەتە بزرگە ئێران و چوزانم بەرەیە گەورەیە جامعەیە مەدەنیە ئێران و ژنانە قەحرەمانە ئێران ناتوانێت بەمان خەڵەتێنێ سوارەم لە ئەم مەردمە بوێت لە جێ و جامەیەکی ترا دەرکەوێ کەواتە ئێستا ئێمە زانیمان بە چی ئێژن ساتە وەختە بۆشاییە دەسەڵات خەلەئ قودرەت خەلەئ قودرەت چییە و دەردە کێ ئەخوا تۆ دزوی تاریکی شەوەگەرەکە تۆ ئۆغدەیویت فەزای ژەڵەژیاگ و دووکەڵە گەرەکە تا کەس نەتگرێ و جنایەتکەی تۆ متەجاوزویت وایتە شوێنە لەحزەیەک بتوانی تەجاوزەکەت بە لولەی کلاشینکۆفکەی تۆ نەهاتکی دەسەڵات بۆ خەڵکی بگەڕێنی تۆ وا ئیستە لە شەڕ و مەیدان گێڕانەوەی دەسەڵاتە جەدیدە ئێرانە تۆ مەوجود نییە ئیلا ئاخیزیان ئیلا ئاخیزیان نەهەڵێ دەم بکەنەوە دەم ئەکات توێژێ خەفە بووە توولە موساتی خەفە بووە لە خوجەستە تۆ تا خامنەیی لە ئازەر تۆ تا شەمخانی ئەز دەم گەشتتان جاسووسە موساتن ناتوانێ هیچ جامەی ئاو بکێشێت سەلتەنەت تەڵەب حەمە ڕزای خوێڕی هەڵقۆنیگە بەردەمە بنیامین نەتانیاهوو ناتوانێ بە حیاتی بۆ بە مەملەکەتە کاتەوە گۆڵە چیقەچیقە مشتی دەڵەحیزە سەلتەنەت تەڵەب و چڵکاوخۆرە دەوڵەتە ئێرانی نەکەن ها هیچ اتفاقی ناکەوێ ئێمە نایەڵین ئەمانە مستەقەر بوون هیچ دەوڵەتە دەست نیشاندەیە ئەجیمەجیلاتەرە لە جیێ ئەجنەبیە نۆکەرە بیگانە لەم سەرزەمینە جارێکی تر بۆ ناکاتەوە بەدەسەڵات جارێکی تر بۆی پێ ناکات ئێرانەکانیش مشتی پەخمەی درۆزنی بێعەقڵن وا لە مقابڵە کەلامە حەقیقی و قودرەتمەندە ئێمە هیچ قسەیەکیان بۆ کردن نییە قارەمان ئەم شەڕی چەمنم قارەمانە ڕەوایەت گێڕانەوە وە چیرۆک گێڕانەوە یارانە منن ئاخێزیانن کوردانن بێ کوردان هیچ دەوڵەتێ لە تاران دروست ناوێ دەوڵەتە کوردان لە تاران دروزەوێت و ئێوە ئەوێنن لە مانگهای ئایەندە ئەوێنن ئەم اتفاق لە تاران ئەکەوێت یەک نەفەر لەم ڕەجالەهای ئێرانیە لە تارانە ناتوانێت بەر ئەریکەی قودرەت دانیشێت لە ژێرە ناوە دموکراسی و دموکراسی پارلەمانی و ئێرانە جێ ئیمکانی نییە ناوێت بە هیچ شێوەیەک نایەڵین کەواتە ئێستا ئێوە زانیتان کانون شەڕوا لەکوێ کانون شەڕنێ لە ئەوە تۆ چواردانە دەمە قۆپان لە پێی حیز وەکو ئەوانەی قەسە دەبێریتە ناوە خیابان هەمکارانە بەشار ئەسەد و دەوڵەتە ئێرانی و ئەمریکا 150,000 ئەسڵحەیان وەدەسوێ 150,000 ئەبزارە شیافکردنیان وەدەسوێت دانیشتوون تا تەجاوزیان پێ بکەن بوون بە عامڵە تەجاوز و لە بین بردنە کورد ساتە وەختە دەسەڵات ئەو وەختەسە وا وەختی ئەحمەد شەرع حرەکەتیە کرد مشتەکە گیریا و مساحبەکەی کرد لە حەڵەبا تۆ بتزانیایە دەمەشق ڕۆخیا و تۆ بڕایەتە دەمەشق نەت هێشتایە ئەحمەد شەرع مستەقر بوێ تەحریمەکانیان لاورد لە لیستە ترۆر هاتە دەرەوە بۆ ڕەهبەرە سووریە ئەس دەم ئیستە بڕۆن بوونەوە سیغەی ئەحمەد شەرع دۆڕان قسەکانە من دروست ناو دەرادا من دروست خوێند بۆ دروستە ئێوە تاکەی ئەدۆڕێن وە کڵاوەنینە سەرم کوردە وە شکست وە سەرم کوردە تێرن قەح بە بابینە و بە عینوانە دەستکردەی فرۆشنەوە هەر کەسێ لەگەڵتان قسەی کرد بێژە تۆ لە ساتە وەختت بۆشایی دەسەڵات چیەکەی
چیەکەی بۆ دەرەکەوێ کاورە چیەکە ئینسانە مبارز بیر لە داڕشتنەوەی دەسەڵات و بتۆکردنەوەی دەسەڵاتی خۆیەکە چیەکەی تو چیەکەی من تەمامی کەم و بیکەمە چەندانە حکم دەوڵەتە ئێران جمهوریە ئیسلامی ئێران ڕۆخیاگە ئەم لەحزە ساتە بۆ شایە دەسەڵاتە کارە ئێمە نەهێشتنە مستەقڕکردنە هیچ ڕەوایەتێکە لە ژێرە ناوە شەکڵە جەدیدە دەوڵەتە ئێران بە عینوانە دەوڵەتە میلی نەتەوەیی دموکراتیکە ئێران تەمامە ئەوانەی کە گەرەکیانە ئەم کارە بکەن وانە ژێرە ئتهامە گەورەیە جاسووسە موسات بوونە سەربازە موسات بوونە بە ناسیۆنالیزمە ئاریایی بە ناسیۆنالیزمە شیعەیانە هیچ ئەجنەبیەکی جاسووسە کوڕە جاسووس جارێکی تر بۆ بە هیچ دەسەڵاتێ ناکا لەم مەملەکەتە نایکا هیچ بەرەی مەردمیەکیان نییە هیچ جەهاد و فشە فشێکی ئێران بازیان نەماکە تەواو و ئێمە نایەڵین لەم لاکە سەردەربێرن نایەڵین لەمە قوتار بوون نایەڵین بە گوێرەی سەخافەتە خۆمان بێڵین ئەو بە شەهوەتە ئێمە خۆی پاکۆکاتەوە چون ئێمە خۆمانەوە بێدەسەڵات و حیز بزانین ئەو بێژە دموکراسی من بێژە من ئەڕۆمە خیابان قڵم ڕووتەوەکەم و چەپڵەی بۆ لێبەم و اتفاقی ناکەوێ واتفاقی ناکەوێ سعادەت زمانێکە تەمامیەتە دەسەڵات و مالکیەتمان بۆ بگەڕێتەوە هەچی بەچکە ئەجنەبیە خائنە جاسووسە دەسە مەردەمە لەم مەملەکەتە دەریکەین و دەریەکەین ئێوە ئەفامن ساحێوە مەملەکەتە کێس کوردان بە تەمامە قودرەتیان و لە نەهایەتە گەورەی بە شوناسە گەورەیە مێژوویی خۆیان و لەگەڵ تەمەدونە داپڵۆسێنەرە درۆزنانەیە ئێرانیە فاسدە ئیسرائیلیە موساتیە دەرئەکەوێەوە نایڵی جارێکی تر لە تاران دانیشێ نە 1299 نە 1320 نە 1357 ئەقەلیمە کوردستانە عێراق و 2003 تکرار ناوێتەوە تکرار ناوێتەوە ئەم گزارشانە بە ئێوە ئەدەم تا بفەمن لەم شەڕە گێڕانەوە هەر تاکێکی کوردی بە قودرەت و ئیشێتیا حزوری بێ ئەمە مەیدانە جەنگە یەک ناخەڵەتێن دوو ئاوە غوسڵە پاکی ناکەنە دەسە هیچ ئێرانیەک گشتی سەربازە ئیسرائیلە گشتی جاکەشە دەسە ئیسرائیل و ئەمریکاس هیچ ئینسانە گەورەیەکی وڵات پارێزی وڵات دۆسی نیشتمان پەروەر نییە گۆڵە ناسیۆنالیزمە دەڕیدەیە ئێرانی نەخۆن نایخۆن وا لە جێگەی زعفە نابود بووگن نێڵن ئستقرار پەیاکە ئەگەر ناتوانین شۆرای ئینقلاب لە مقابڵە شۆرای سەلتەنەت دابنین نایەڵین هیچ شۆرایەکیان دابمەزرێت و جێگە بگرێت نایەڵین بە ڕۆژنامە بە تەلەڤیزیۆن بە ئەترازاتە خیابانی بە چەک بە ئەسڵحە تازە شەڕ دەستی پێکرد بە حیاتی نایەڵین لە تاران مستەقەر بوون چون لە ئیستەوە خەریکین ئەم مەسیرە ئەچین ئەوەنە بەرد ئەخەینە بەرەپیان تا ملیان ئەشکێنین و ئێوە ئیستە ئەزانن شۆڕش عەسڵی مبارزەی عەسڵی وا لەکوێیە یەکشەمبە کۆنفرانسمان هەست کۆنفرانسێکی سەراسەری بۆ خۆ تەیارکردن بەرگرتنە بە جەواسیس موساتیەکانە ئەم سەرزەمینە کە بتوانن لە قەبارەی ترێک و لە ڕەنگاڵەیەکی ترا جەماعەتە موساتیە یەهودیە ئەمریکایی بەسەر ئەم مەملەکەتەوە حاکم بوون ئێمە ئەم ئیجازە نادەین ئەمە ئیجازە نادەین با بزانن حتا ئێمە دروست حرەکەتکەین ما بەقیەیە خەڵکە نووست و خەڵکە خڵەتیاگە ئەم سەرزەمینە ئێمە ئاگاوێتەوە هەڵەسێ حزورە جەریانە واقعیەک تەمامە نووستووەکان هەڵەسێنێ ئێمە لە دنیای درۆ زندگیەکەین ئێمە فقط تەنیا جەریانە واقعین کە ئەم درۆ ئەشکێنێت گشتی درۆزنە گشتی جاسووسە گشتی بێدایک و باوکە گشتی فاقدە خەلاقیەتە گشتی بێ عەقڵە
ئێمە لە دڵ ڕەنجەکانە خۆمان هاتکینە سەدەرەوە گشتیانە توێنینەوە کەواتە شەڕ ئەم لەحزە ئەم ساعەت ئەم دەقیقە ئەم قسانە سەمن کردبوویەوە تا تارمایی بەسەر ئەقڵتانە دانەدەن تا لە پڕک نەتانوەن تا بزانن شەڕ ئەسڵی ئەمەسە کە 3 هەفتەی تر دەمامەکەکەی دەرەکەوێ 4 تر دەرەکەوێ 6 تر دەرەکەوێ لە ئیستەوە ئەو ناتوانێ مستەقڕ بێ بە هیچ سوورەتێکە ناتوانێ بیگۆڕێت بە هیچ سوورەتێکە ئێمەی کوردان وڵاتە خۆمان تێرین و من دەسە خۆمان ئێمەی کوردان تاران لە لەوسە مشتی جاسوس لە سوبح ڕزاخانە پاڵانیە جاسوس تا خامنەئیە جاسوس پاکۆکەینەوە لە تەمامە چڵکاو خۆرانە دەوڵەتە ئێرانیە جاسوس پاکیەکەینەوە ئەمانە سیخۆڕن جاسوسن دەستکرد و دەستنیشاندەیە دەسە موساتن ئەمریکان هیچ ڕەبتێکیان بەم سەرزەمینە نییە هیچ ڕەبتێکە سەلاحیەتیان نییە ئەجنەبین لەم سەرزەمینە حەچێکیان بدەسۆیێت غەیرە قابلە ئێعتمادن خائنن ناتوانن دەسەڵات بگرنە دەست بەسە ئیتر بەسە کەواتە دوای ئەوەی کە تووشی مەرگی یەک لە دوای یەکمان کردن ئێستا قەیرانیان هەزوە گرفتار بووگن دەقیقەن لەگرا گیریاگن شەڕ ئەمەسە بۆ ئەوانەی وان نازانن چۆن شەڕ بکەن شەڕ ئەمەسە نایەڵین لە هیچ دەمامەکێکی ترا جاسوسانە موسات تەئەکیدی ئەەکەمەوە جاسوسانە موسات دەمیان کردو بە جاسوسانە موسات و سەفەتە ئەسڵیان باگیانەکەن بە حەیاتی ناتوانن لەگرا وڵاتێکی تر دروستکەن دەسەڵاتێکی تر دروستکەن ئەجنەبی نۆکەرە ئەجنەبی جاسوسە ئەجنەبی دەستکردە ئەجنەبی لەم سەرزەمینە سەلاحیەتە هیچ ئیدارەیەکی نییە ناتوانێت ئیمکانی نییە ناوێت و تا ئاخرین قەترەی خوێن تەکتەکیان ئەتۆپێنین ناتوانن ئەو کارە بکەن نێنە ئەو وەزعیەتە نێنە ئەو حاڵەتە و نایەڵن تیا دەربێن ئەمە کارتانە و بەمە ئێژن شەڕ گۆڵە ئەدێ کلاشینکۆف وەدەسە دز مەخۆن کاورە ئەگەر کلاشینکۆفی وەدەسوایە و کاری بکردایە ئیستە دنیای پێگرتوو ئەوە و کلاشینکۆفیە بۆ خەڵکە بێچەک گەرەکە بێ بڕوا ماڵی بدزێت تەجاوز وەژنی بکات پۆلیسێ نەوێ بیگرێت ئەوە چەکە ڕەهایی بەخشنێ و چەکە گەوادێ هەمیشە خامۆش وگە فقط بۆ تەجاوز ڕۆشنەوێ نییە ئەقلیشی نییە نییە شۆڕشگێر نییە نییە قسە نازانێ بکە کلاشینکۆفێکی کردگە سەوێژە و کلاشینکۆف تۆ بۆ پێت وایە لە کلاشینکۆف بەکار هاوردن لە گشت کەسێ زیرەکتری بە لە باریکەیەکی پاسدار 50 گەوادی وەکو ئێوەیە تۆپاند تۆ بۆ پێت وایە لە شەڕە کلاشینکۆف لە گشت کەسێ زرنگتری ئەمە چییە بە کێ فرۆشی تۆ هەواستان بێن نەخەڵەتێن ها بە هیچ شێوەیەک نەخەڵەتێن شەڕە ئەسڵی وا لە ئەگرا دەوڵەتە ئێران ڕۆخیاگە تۆپیاگە گەرەکیانەم هەیکەلە تۆپیاگە ڕۆخیاگە دووبارە زیندوی بکەنەوە لە پەیکەرێکی تر ئیمکانی نییە من ئۆسایم کارەمە خوا منی هەنارگە ئێوە نابوت کەم و نابوتانەکەم و ئەم خەڵکە کوردەوە پەراوێز خریاگە نابوت کریاگە کاول کریاگە زیندوو بوێتەوە زیندوو ئەوێتەوە دایەوە خۆش